بەڵێ خۆشەویستان بەردەوام ببین لەگەڵتان ئێمە بەردەوام لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانداری خاتونە دەستڕەنگینەکانەکەین. خاتونێکی دەستڕەنگینی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کە بێگومان من ئەڵێم ئەگەر تۆ دەستڕەنگین بی هەر کەرەستەیەکە دەست بکەوێ ئەتوانی کە کارەکانی خۆتی لێ دروست بکەیت. ئەو خاتونە ئەو وێنانی کە دروستی ئەکا لە وردە شوشە یاخود لە پاشماوەی شوشە کارەکانی دروستەکە. ئەو خاتونەش کە ئەمڕۆ لەگەڵمانە خاتو زەهرە عوسمانە کە بەڕێزیان ئێستا لەگەڵمان خاتو زەهرە سڵاو لێ بێت و ئەم کاتەوە بەخێر بێ خاتو زەهرە. بەخێرەکانە ماشەڵایەک لێک جوانترن بێدڵنیاییەوە. ئەمانە جامەکانی ماڵەوەیە ئەشکێن کە بوێنە چینەوە هینا و دوکانەکانە نا دوکانەکان کە فڕێن ئەیبم هەڵاتە تۆ کۆیەکی تۆ بەڵە کۆیەکەم خۆیان بۆ کۆکەنەوە خۆیان بۆ ناوڵە هەر ئیتر کە فڕێن ئیتر نەچم کۆیەکەمانە. باشە ماوەی چەندێکە سەرقاڵی ئەم کارێت ماوەی چەندێکە شوشە کۆ ئەەکەیتەوە دواتر بە شێوازێکی زۆر جوان لەم وێنانەیە بەکاری دەهێنیتەوە. لە 2015 خەریکەوەیسم. باش دەستت هەیە لە وێنە کێشان ئەمە دەستێکی وێنە کێشانی زۆر باشێ قسمی تشکیلم تشکیلی تاوا کردووە. یەکەم جار وێنەکە کێشیت؟ بەڵێ یەکەم جار سکێچەکە ئەەکەی سکێچەکەی باشە جا دوایی شوشەکان نەهێنی ئەو لە حیکە دروستی ئەەکەی توانێ چەند ڕەنی تایە تۆ ڕەنی ئەەکەی ئەو سوسانە شوشەکان کە وشت بۆەوە ئەیهێنی بە گاز ئەیشکێنیت. بۆ منە لە کام وێنەوە دەستێکم ئەگەر هاوکاران بتان وێنەیەکمان بۆ وەرگرم بۆی ڕوونیکەینەوە بۆ بینەوە ئەمە وێنەی تەنیشتی خۆمەوە شاخەکە بۆ منە ئەو بەشەی کە زۆر زۆر شینێکی تۆخە شوشەکانی بۆ ئەو ڕەنەیدان ئەو ڕەنگی ئەمانەی تریش بە هەمان بەڵێ عینەشت دارەکانی زەردە و پاییزەوە پاییزێ ڕێک وێنێکی باشە باشە شوشەکان گران ڕەنگ ناگرێت چونکە نازانم من هەستەکەم ڕەنگکردنی شوشە ڕەنگە شێوازێکی تایبەت بەخۆی هەبێ بۆ ڕەنگی تایبەتی هەیە ڕەنگی تایبەتی بەزەیتیەکەن هەر بەزەیتیە کە وسک بۆوانێ ئەیشکێنیت بەگاز ئیتر ئەو کلاسیکە خۆت حەزر لێتی ئەوە یان ورتریەکەن گەورەترە ینی با تێ بگەین یەکەم جار کە تۆ وێنەکە و کێشا و سکێچەکە و کردووە شوشەی پارچە پارچای ڕەنگەکە اینجا ئەیشکێنی بەڵێ بەڵێ ئەوە نییە پارچە پارچە بۆیارێکی خۆت ناوەڵانەوە قورسە باش چۆن چۆنی وردی ئەەکەی چونکە بێگومان شوشە برینارە ئەکا بەگەر زۆر ئاگاداری نەبی عنی چۆن چۆنی هەمووی بەو شێوازە وەکو یەک بە یەک چایم ورد ئەکرێت بەگاز وردیەکەی ئەوە یەکێک بوو لە دەرسەکانی مەرحەلە چواری پەیمانگا لەسەر ئەو بوو بەس بە قیاسێکی گەورەکردمان کە تەخەڕوجم کرد دوایەوە خۆم بۆ قیاسە حەزم نەبوو وردی کەمەوە جوانتر بۆ لەن هەر وێنەیەک لەمانە پارچەکانی خۆ ناژمێردرێ بەڵام بە نزیکەی لەوا چێت بە هەزارهای تیا بەکارات هەزار پارچە شوشە ئەبێت باشە چۆن چۆنی پارچەکان بەکارهێنی چکە زۆر وردە بە چاو نابیندێ بە وەجبە یعنی وەکو مشتێک بەکار ئێنی ئەکەیتە سەر وێنەکە یاخود چۆن چۆنیە ئەتوانی بگیرێ ینی تا تۆ بەقەدەر درزێکیشی لەپی ئەتوانی بەدەست بیگری و بە دەرزی تەعاملی لەگەڵاکەی تا چەندێ ورتر بێتەوە قورسترە واتە زۆر وردەکارەکەی پێویستی بە وردەکاریەکی زۆر زۆر بەڵێ بەڵێ بە هێلم پێوی ئەنووسێنم هێلم دەستی خۆت نەبڕێوەقات بەڕۆڵە زۆر زۆر بەڵام کارەکان زۆر زۆر جوانن باشە بیرۆکەی وێنەکان چین ئەمانە هەن یان خەیاڵین یان وەریانەگری لەمانە هەمووی هینی باگراوەندی موبایلن بەڵێ منتیقە دەرەکەن لەسەر باگراوند وەڵپێپەر حەزەکەی ئەوانە بن یان ئیتر حەسەب خۆ جاری ئەوانە دروستەکەی جاریوانێ فکرێتریەت بە مێشکا بچی شتێکی کە بکەیت خەیاڵی خۆتی ناخەڵ خۆمیتیانێ زۆر باشە من ئەمانم زۆر زۆر پێجوانە لە وێنەکانە ئەمە زۆر جوانە ئەوە هەر وڵا هەمووی جوانە پشتی تۆ شەودانەیەکەیە ئەمەش تقریبان پاییزەیەوە نیە خات و زەهرە گوڵەکانی بەڵێ ئەوەش عینەشت پاییزان گەڵاکان هەیە بەرەو سووریا بۆ وێنەیەکی ئاوا چەنە پێچێت چونکە وردەکاری زۆر زۆرە بێت وەنیە مانی دوومانی پێچێت بۆ یەک وێنە بەڵێ باشە ئەو شوشانەی کە دایەنی لەکووا دایەنی بۆی تێکەڵ بە یەک نەبێ ڕەنگەکان تێکەڵ بە یەک نەبێ بۆی دواتر بۆ جا بکرێتەوە وەڵا زوری کە تیا دانیشتم ئەنی هەر لێرە ئیسی لەگەڵ سوشای دانیشتم لەگەڵ سوشای بڵە لەگەڵ سوشای ئاژی لەگەڵ سوشای باشە هەندێک کاری تریشە بینم با بڵێن ئیتار و چوارچێوەکەش یان خۆت دروستت کردووە و
ئەوە چارچەوەیانە لە بازار کرد لە بازارێک کڕیت بەڵێ باشە خواست لەسەر مێنانی تۆ چۆنە ئەیفرۆشیت بۆ فرۆشتنە بۆ فرۆشتنە نرخ کرێ پرسیارکەین وێنەیەک ینی بینەرانی خۆشەویست وێنەیەک 2 مانگی پێچێت کارکردنە لەسەر لەگەڵ ئەم هەموو مەترسیانێکی تر تۆ بڕی دەستی تێکەوێ کۆکردنەوەی هیلاک و ماندووبوون فقراتی ملی تێکەوە شان ینی با سەیری کارە هونەرەکان بە بەها نەکەین چونکە بەڕاستی مەبەستێکی ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە کە بە بەها سەیری کارە هونەرەکان بکەین با ئیتر لە ماڵەکانی ئێمە لە بریەوەی وێنەی شێوەکارێکی وڵاتێکی فەڕەنسا دابنین با وێنەی خاتوو زەهرە عوسمان لە ماڵەکەماندا هەبێت کە بێگومان کارێکی چوار وایە زەهرە مەهدی لەرە نووسیانە عوسمان بمان ئەگەر ئاکارەنشمەوە چاکەنەوە سپاسانەکەم زەهرە مەهدی باشە خاتوو زارە نرخمان پێ بڵێ ئەمانە 200,000 بەڵێ باشە ئەو نرخە ڕەنگە بۆ تۆ بژێوێکی ژیان دەکە دەسەبەرێکە بەڵام زۆر جاڵێن لای کەسی شێوەکار ڕەنگە بەهای ئەو تاولانە بەس خۆ بیزانانی بە پارە نەپێوەرێت وایە کاری ترت هەیە ینی کارت فرۆشتووە خەڵەکە بۆ کەکەم جار دەستم پێی کرد لە ڕێگەی دوژنی ناو پەیمانگاکەمانەوە داوایان کرد ئیتر ئەلەوە دەستم پێی کردم لە پێشنگا بەشداریت کردووە بە کارەکانی بەڵە لێک پێشانگاوە بەشداریم کرد و من پێشان وشت زۆر سپاسی و ڕێکخراوەکەم کە تیان کاری دەستی و زۆر سپاسی کاکسیروان و بێگەرخان کە ئەوان سەرپەرشتی ئیشەکانمان بۆکەن زۆر سپاسیانەکەم زۆر ماندوو بوون بەدام شتێک یارمەتیمانەیە زۆر سپاسیانەکەم باش لێک پێشنگای بەشداریت کردووە گرنگی بەشداریکردن لە پێشنگاکانە بەتایبەت ئەگەر کەسێک کاری دەستی بکات سەرەتای دەرکەوتنی بێ گرنگیەکەی خۆی لە چی ئابینێتەوە کە تۆ لە پێشنگاکانە بەشداری بکەیت طبعا ئەکەوێتە بەرچاوی خەڵک زیاتر ئێستا من لە ڕێی ئەو ڕێکخراوە زیاتر کەوتە بەرچاو و هەر لە ڕێگای ئەوانەوە 1-2 نەفەر کە بینیان وتیان حەزەکەین مشارەکەی ئەو پێشانگایە بکەیت سپاسی چنوورخانەکەم کە هاو بۆ لای من وتی بەشداریمان لەگەڵا بکەیت زۆرن ئەو کەسانی کە ئەم کارە ئەەکەن هاوشێوەی تۆ ناڵا نەمبینیوم بەس ئەگەر کرابێ بە قیاسی گەورە پەیوەندی هەیە لەگەڵیان بۆ ئەوەی کە ینی ئەگەر کەسێکی ترم کار بکە بۆی بیرمڕا ئاڵوگۆڕ بکەن لە نێوان یەکترە ناڵانی من زۆر خەڵک ناناسم بەس عنیوەیشە خۆم بەهینی خۆم دەستم پێ کرد و پرۆگراممان بۆ کردوتە خەڵک بتناسن پیجە هەیە پیجە بت بەخۆت نەخێر نیتە بۆ پیجێک دانانی خەڵک بتوانێت کۆنتاکت لەگەڵا بکە بۆ بدەیان پرۆگرامەوە ئەم بەرنامەیەدانی تۆ ڕەنگە کەسانێک پێیان خۆش بێ داوایە بکەن نەچۆ بڵێن تابلۆیەکی وامان بۆ کێشە پێی زوشتدانا بەس نازانم مەستم کە هیچی تیا بەسەرەوە نییە هەستێک ئەوەی کە تێ سەرنجەکە و چێتە سەر تابلۆیە پشو درێژ بی ئەبێ پشو درێژ بی پێیج هەر یەکسەر فۆلۆورسێکی زیاد و بینەرێکی زۆر نابێت چکە کارەکان زۆر جوانن ئەگەر پێیجە هەبێ بە دڵنیاییەوە خەڵکی زیاتر داوای ئەکار ڕەنگە پێشنیاری هەنێک بابەتی تازەتریش بۆ تۆ بکەن دام نابوو بەس ئەستم کرد عنی هیچی تیا نەبوو بۆ میتر لامبر ئەو ڕێکخراوە بەسە بۆ من سپاسیانەکەم بیرمان نەچێت هەرم کەسانن زۆر جار تابلۆکانی نەچێتنێ کتێبی دینسەوە دەڵێتی تابلۆیشی قەبارە ئەوەندەدا ئەوەندە پارچە شوشە بەکارهاتوە هیوادارم من جارەکە بیری لەم کارە کردەوە بیر لەو کەرەوە لە تابلۆیەکدا چەند پارچە شوشە بەکارێنی بیژمێرە ئینشەڵڵا بۆ لەبەرەوەی زۆر جوانترە کاتێک کەسێک پرسیارە بێکاڵی لەم تابلۆیە 1800 پارچە ڕەنگە ئەگەر بە ئاماژەیەکیش لەژێر تابلۆکۆ بینوسی زۆر جوان بێ وانە وەڵایی چکە فکری ئەوم نەبووە ئینشەڵڵا بەتەمام فکرەتە جوڵە باشە خاتوو زارە لە هەندێک شوێن بینیومە لە دیوار لە دیوارە ئەم کارە شوشایانە دەکرێت لەمایتە بۆی نازانم چ مادێکی ترە ئەگەر کەسێک داوت دەبکە بڵێ من تابلۆیەک موێن لەسەر دیوارێک لایەکی دیوارەکەم بۆ بنەخشێنی هەم بەدەگی تایانی ئەو کارەشە توانێت بەڵێ من خۆم زیاترانی بۆ ئەوە حەزم لێتی وەکو اختصاسێکی لێکم هەم بۆ بژێوی و معنی وستەمرم لەسەر واتە گرنگیشە شێوەکە تایبەتمەندی وەرگێ یەکسەر کە تۆ لە کوردستانە بیر لە کاری شوشاکێت و یەکسەر خاتوو زەهرا بێتە ناوێت گەورەی کارەکە گەورەی قەبارەی کارەکە و بچووکی زیاتر پەیوەندی بۆ هەیە کە ئەزمونێکی باشترێتە بێ لە کارکردنا بۆی توانین سفەیتەرە بکەی بەسەر کارێکە تەواویکەی طبعا زۆر هەتا ورتر بیتەوە قورسترە بێ و ئیشە یعنی چەند شتێکە بۆ مەرحەلانێک تێپەڕی
مسيطرة بيت و أزمونت بها کارەکە ئەگەر گەورەتر بێ ئاسانترە بۆ تۆ طبعا سوسة كان تشني قولة تربية ني تعاملي خوشرة بس تشني بتشوك به تركيزي زور أوي زور يعني لاني لما سافيكي أو أنا جاري بني ساعات خريبهم حتى بدرسيكي تربكو قلم أي وصينم جاري وينا وصيت جا مراحل فيها يعني مثلا دا أو كتو دا يعني أتي بورقي بو أقريتا بورقة كأرجي بسريا كبم قاسة كرد زور زور قرصرة جا مرحلة كبثير رجي هاي الباكي كرجيرة ونرمى بيتها لجي خوي أزولة جايبه مسيطر بزور زور بسريا يعني مرحلة جاري وسقط أبيت شاكي كيتا أوا أشتكى الشيء كاري تاكري يعني نحكي بلى بس شو كار لم يشيء تاكري طبعا يعني شون يعني روناكي زور النايب وميشا والله بيسا روناكي تأكيد با يعني شو رس خليك بيت لقال يا روناكي هر شو شيء الرون بكارين يعني أنا شفاني بكارين يعني بقول مساجر هندق لم أنا لا يمنو هاوكار ماجين ولا يدوميام برادرين شوا ريفلكشن ورنگ دانوي كي هيا بأوينا بيلونا كدوتو بأوينا جبيكي أقورت تابلوكي يعني أستاجر بنا قربنا تشكولا حيوك وزيتي واتو بدروسي كيتا أبرنا كان يعني راني تيار بس أو أي بأوينا هذا برد أي كات يعني للشيناين تلبى موادي تر أو يعني بهمونا عيكا كريو إيشا بس يعني خم اختصاصي بس تخوش به كرستي دياري كراوي هي تو بيست كأو كرستان عند برنجابتواني أو كاربكي يعني بو قرتني شوشكان بو قرتني شوشة والله أربع دسي خوم يقرم أو درسيك شيء كم يعني دامنا أبوي أرخم درسم كردوه هو قلمك أبوي كيش ناكله أمانة بمكيش تعاملك يا خلص بدرسي خوب بس راحتي خوي ولا كارك دست خوي بخاطر زارا مادي دست رنگين ودارم كاركان سركوتني زيادة كبيرمان بخصوص سركوتوي وكساني كيش ببنا كريالي أم تابلو جرينجانا لما على كان دا لما على كان خوتان دا حالي واسع دست كان خوش به كاركان زور جوان مدكم بردوام بي